سەرۆشی حکوومەت کە توانی توێتی ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان وەکو برا وەکو داگ وەکو خوشک تەماشای دەکا بۆ نمونە ئاوەدانیان گوتیان ڕۆناکایی برین ڕێگاوبان یعنی کە ئەو شتانەی کردیان ئێمە دەستخۆشی لێ دەکەین و حەقی خۆمانەکەوا دەنجی پێ بدەین و ئەو کەسانشکە حەقی خۆتی کەوا دەست دەنجی پێ بدەن لەبەر ئەوەی چونکە بەڕاستی حکوومەتەکەمان حکوومەتەشی باشە کە ئەوەی ئەمە دەیبینین و ئەوەی کە ئەمە لە ناوەڕاستی بەغدا دەیبینین کە زۆری فەرقا وەک تازە باسم کرد ئەدی ئەو کەسەکە مەسەڵەن تەماشای دەکرد کارەبای مۆلی دەوێت ئێستا ئاسمانمان چەند شینە جوانە ماشەڵڵای دەوێت وەنیا کە کارەبا دەگوژاو ئینسان سەرودری دەژیرا کاتێکە ئەو کارەبای چاکرد یعنی حەقی خۆیتی کەمە بچین ئەوە دەنجی پێ بدەین و کەوا حکوومەتەکەمان هەر بەرز و بەڕێز بێ و کە لەو ئیشە جوانانی کەوا کردیتی و کە دەشیکە نارێ بە تەماین ئەو ئیشەی بکەین دەرێک کردمان ئەوە زۆر زۆر مهمە ئەوان کە تەماشا هەولێر دەکەن کەم تەماشا حکوومەت دەکەن کەوا ئیش دەکا کە ئیشانەی کە دەکاتن و کە بەڵێنیشیدایە نەکرد لە هەرێمی کورد لە هاولێر سەرۆشی حکوومەت دەرێ ئەم بتوانم کەوا ئیشاڵ ئەگەر گوتی ئەمە دەربچینەوە دەتوانین لۆ زیاتر بڕۆینە ناو شارەکان کەس محافەزەکان کە مەسەن بۆ وەکو سلێمانی وەکو هەڵەبجە وەکو تەواوی شار و شارۆچکەکان کەوا بتوانین ئاوەداری و هەموو شتەکان جێبەجێ بکەین.